اوه مجاره ادگل میوانه خو زدتر دانستانه که برز جبار گوران گوته بیجه بازار آلوگورا دراوا سلیمانیه کو شوی که راست ل اوفیسا انگو استودیوین کورسان بیشتر سلیمانیه لگل منه برز جبار افدما باش بیتن باز من لو کرد لشما و تاوکو استا یعنی اگر تاوکو امر ام بیانی حساب من کرد بید هر $100 نزدیکی 10,000 دینار بهاکی لدست داوا خلقی که زوریش با چاو کری دتوانم بلیم کەوتونە تەناو بازاری ئاڵوگۆری دراوە و وەکو قمارێک سیر دەکەن دەڵێ یاڵە بەشکم قازانج بکەم بەشکم ئەم جارەی ئەمڕۆنە زەرەری کردووە دەی بەشکم تەعویز بکەمەوە خەڵک چۆن مامەلە لەگەڵ ئەم هەڵبەز و دابەزەی دینار و دولار بکاتن. بەڵێ سپاس بۆ بەڕێستان سەرەتا بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەران و بیسەرانی کورسان 24 دیارە خۆی هەر تایبەتمەندی و خصوصیەتی بازاری فۆرکس و بازارە دارایەکان بەگشتی و بازارە لۆکاڵەکانی خۆشمان هەروایە بەڕاستی هەر کەسێک هەر مۆڤاریبێک هەر مامەڵەکارێک هێتنەوە ئەم بازارە پێویستە ڕەچاوی چەند خاڵێک بکە یەکێک لەو خاڵانە ئەبێ ڕسک مەنیجمنت پەیڕۆ بکە ئیداری مخاتەرە باشە ئەو سەرمایی کە بەدەستیوێتی چۆن مامەڵەی پێوەکە و ڕیسکێکی ئەو تۆ نەکا کە بەڕاستی بە سەرمایەکی زۆر بێتە ناو بازارەکان وەکو بڵێ بە گیرفانێکی پڕۆ بێتە ناو بازارەکان و دوای بە گیرفانی خاڵی بچێتە دەرەوە ئێمە لەناو ئەو واقعیابوون و دەمێکا وەکو بڵێ ئەزمون و شارەزایەکی باشمان هەیە لە بوارە زۆرێکە هەستاون ئەو خەڵکانی کە هاتوونەتە ناو ئەو بازاران و ئەزمون و شارەزایان نەبووە پەیڕێوی ڕیسکیان نەکردووە ئاگیان لە سەرمایەکی خۆیان نەبوو دوایی بە مایەپووچبوون چوونەتە دەرەوە یەکێکی تریش لەوانە بەڕاستی وەکو بەڕێزت لە راپۆرتەکە ئاماژەت پێدا لایانی سایکۆلۆژی لایانی دەرونی بۆ ئەم مامەڵەکردنە بەڕاستی زۆر پێویستە دیارە هەر ئەم خصوصیەتە لە ناو بازاری فۆرکس و بازارە دارایەکانیش هەروایە کەسێک ئەچێتە مەجای تریدەوە لە هەر بوارێک لە بوارەکانە مامەڵە بکەیتر ئایا مامەڵەی دراو بێ مامەڵەی مێتاڵ و بڵێن زیێڕ و ئەوانە بێت کە کاتێک ڕوبەڕووی زەرەر و زیانە بێتەوە هەر هەوڵای لە ڕووی سایکۆلۆژیەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەو ئیجزایان با بڵێن ئەو زەرەرە پڕ کاتۆ دوجار وای لێ مایەپووجە ڕاستە بەڕێز جەبارزانی ئەمە ئەگەر وەکو فۆرێکس سەیری دینار و دۆلار بکەین خۆ دیارە دۆلار لە بەرامبەر هەر لە بەرامبەر هەر دراوێکی تر هەر دابەزینێک هەر بەرزبوونێک داتای ئابووری کاریگەری لەسەری هەیە سیاسەتی نەختینەی بۆ نمونە ئەمریکا ڕێژەی هەڵئاوسانە ئەمە لە عێراق ئەومان نییە ینی بۆ نمونە هەر ئەمڕۆ لە 155 بوو تەقینەوەیەک لە ناوچەی کەس سەوزی ئەوە بەغا بڵێن ڕۆیدا دووبارە کاریگەری لەسەر دروست بوو ینی کاریگەریەکان بەپێ داتایەکان نییە بەمە سەر ئەوەی ئەم دابەزینەی کە بەردەوام بوو لە ماوەی شەمە تا ئێستا ئەم ڕاستە هەندێکی تر دینار بەرز بووە تاکی بەردەوام دەبێتن تقریبا لە چەنددا جێگیر دەبێت پێشبینی دەکەن بەڵێ من پێم وایە تارگێتەکەی بەهای دیناری عێراقی لە ئێستا زۆنی 150کانە چونکە ئێستا ئێمە لەبەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی عێراقین ئەگەر بۆ حملەی انتخابیش بێت پێویستە کە تا ئاسێک بەهای دینار لە بەرامبەر دیناری لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بەهێز بکەنەوە چونکە ناکرێتەوە لە کاتێکە بانگەژە بکەی بۆ چاکسازی بۆ خزمەتکردن لە کاتێکە هاوڵاتیان پرسیاریەوە لێ بکەن بەهای دینار بۆ لە بەرامبەر دۆلار ئەوەندە بەرزە بۆی ئەگەر بۆ حملەی انتخابیش بێ ئەبێ جۆرێک لە جۆرەکان بڵین ئیعلامی پێگەرم بکەن و جۆرێک بڵین هەواڵ و بڵاو بکرێتەوە کە لە بەرژەوەندی دیناری عێراقی بێ و بەهای دیناری عێراقی بەرزکەن و لە بەرامبەر دۆلارە بۆ حملەی انتخابی ئەمە لایەنێکی و لایەنێکی تریشی هۆکاری ئەو بەهێزبوونەوەی دیناری عێراقی چێت تەمەنەوە دەرهاویشتە و بڵین کاردانەوەکانی ئەو هەواڵانە بوو کە لە هەفتەی ڕابردوو تا ئەو ئیتفاقی کە لە نێوان ئەمریکا و لایەنە ئەمریکیەکان ئاکرێت سەبارەت بە بڵین خزمەتکردن بە دیناری عێراقی و بەهێزکردنەوەی بەهای دیناری عێراقی دیارە ئەوش لە 5 خاڵە خۆی ئەبینێتەوە بەڵام دیارە ئەم هەواڵانە تا ئێستا بە ڕەسمی پشتڕاست نەکراوەتە لەلایەن بانکی مەرکەزی و لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە کەمەش خۆی بۆ خۆی ئیسفامێکە کە دروستی کردەوە بەڵام دیارە کاریگەری و دەرهاویشتەی هەواڵەکان ڕاستەوخۆ لەسەر بازارەکان دروست بوو و لە ڕووی ڕوئیا و تێڕوانینی خەڵک و دنیابینینی خەڵکەوە بۆ دیناری عێراقی ئێستا وەکو بڵێ جۆرێک لە تەوەقوع دروست بووە کە ئەشێ بەهای دینار بەرز بێتەوە بۆیە بەشێکی زۆر هەم لە هاوڵاتیان و هەم لە بازرگانەکانیش ئەگەر پێشتر باشە بۆ نمونە دۆلاریان هەبوو بێ هێواش واژ بیکەنەوە بە دیناری عێراقی چونکە ئێستا ئەو ڕوئایە دروست بووە کە ئەشێ دیناری عێراقی بەرز بێتەوە بەڵام ئێمە ئەگەر لە ڕووی شیکاری تەکنیکی سەری ئەم بابەتە بکەین لە ماوەی تقریبا 5 ساعتە واتە هەر لە
دەور پشتینی ئەوڕۆ تا ئێوارێ بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە نزیکەی 5,000 دینار بەرز بووە ئەبێ چاوەڕانی ئەوەش کە ئێمە ڕاستی ڕیتێسیە بکاتەوە بۆیە ئەنی بەشێکی زۆر لە بازرگان و هاوڵاتیانی چاوەڕوانی ئەم ئامانجە ئەم تارگێتانە کرد کە دۆلار بێتەوە سەر زۆنی 150کانی تر 55 خوار 155 سەر 155 سەرمایەکانە خراپ بکەنەوە بە دۆلار بۆیە کە بینیمان ڕاستەوخۆ دوای ئەوڕۆ دۆلار وەکو بڵێ ڕوبەڕووی دابەزینێکی وەکو پیاوانەی بۆەوە یەکسەری لای ئێوارەکەی تا ئاسی خوازە سەر دۆلاری ئەمریکی دروست بووە بۆیە ئەمە هەر لە زانستی دارێشە پێشڕتێست ئەبێ چاوەڕوانی ئێمە بینیمان لە بەیانیە تا 1,000 دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە ببوورێت بەڵێ بینیمان لە ئیمارات چەند کوبوونەوەیەک لە نێوان ئەوەی کە باسمان کرد شاندە ئەمریکیەکە لەگەڵ بەرپرسانی بڵێن ئەمریکی لەگەڵ بانکی ناوەندی کوبوونەوەیان کرد کۆمەڵە ڕێکاریاندانە جارێ ئەم ڕێکارانە تا چەند جێبەجێ کراون لە ناو عێراقدا هەروەها ئەم ڕێکارانە تا چەند و کار دەبن بۆ ئەوەی دۆلار بەرامبەر دینار لە نرخی دەوری 150 جێگیر بکاتن دووبارە بەهای خۆی لەدەست نەداتن. تەمە ڕێکارەکان تا ئێستا بانگەشەیە تامانەوە پرۆسێکی درێژخایانە هەنگاو بە هەنگاو بێ بچێتە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ هەر جێبەجێکردنی هەر هەنگاوێک لەمانە ئەتوانین بڵێن دەرهاویشتۆ کاریگەرێکی ایجابی لەسەر بازار دروستەکە و لەسەر بەهێزبوونەوەی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە دروستەکە یەکێک لەو هەنگاوانەی کە ئەگیرێتە بەر و زیادکردنی سەرمای پێشوەختە بۆ ئەو بانقانەی کە پێشووتر ئەوەی کە لە مانگی هەشتا بینیمان بەشێکی زۆر لە هاوڵاتیان و بازرگانەکان کە دۆلارن لە بانکەکان ئیدا کرد بوو داوای سەرمایەکانی خۆیان کردەوە بوو وەکو سیولە لە بانکەکانان نەبوو ئەمە ژوای کرد کە کاردانەوەیەکی زۆر سلبی لەسەر بازار دروست کرد و ڕاستەخۆ تقریبا نزیکەی 4,000 دۆلاری بەرز کرد لە بەرامبەر دیناری عێراقی ئێستا بۆ نمونە بۆ پڕکردنەوەی ئەم جۆرە کوریهێنانە ئەم جۆرە ئیجزا سەرمای پێشوەختەی کۆمەڵێک لە بانکەکان زیاد ئاکرێت ئەمە یەکێکە لە هەنگاوەکان کە ئەتوانم بڵێم کاریگەریەکی باشە یەکێکی تریش لە هەنگاوەکان ئەنی بڵین بەستنەوەی بەشێکی تر لە بانکەکانە بە ئەنی نیزامی سویفتی جیهانیەوە لە ڕێگەی مەنەسەی ئەلکترۆنیەوە کە پێویستە نەک تۆ ینی وەکو بڵێ بانکەکانی عێراقیان بانکەکانی هەرێمی کوردستان بەچەند نێوەنگیر و بەچەند وەسیط بانکێک کابڕۆن ئەوەی کە هەبوو جاران زیاتر هەر بانکی TBI و بانکی بازرگانی عێراقی بوو وەکو بڵێ ڕبط کرابوو بە مەنەسەی ئەلکترۆنی و نیزامی سویفتی جیهانیەوە ئێستا ڕەنگە لە ساڵی داهاتوودا کۆمەڵێ بانکی تر ببەسرێنەوە بەم نیزامەوە بەم سیستەمەوە ئەو کاتە بازرگانەکان بۆ حجمی ئیسراداتی خارجی بۆ حواڵەکردنی خارجی بە ئاسانتر بتوانن حواڵەکانیان بە ئەنجام گێنن کە لەو پێش کۆمەڵە ڕۆتینیات و کۆمەڵە ئیجراعاتی قورسی تیا بووە بەشێک لە فاتورۆ ئینڤۆیس و دۆکۆمنتەکان کە تەقدیمی بانکە کرا ئیلغا ئەکرایە بە بیانی ئەوەی کە ئەم فاتورانە وەکوڵی سەرچاوەکانیان دێنیان وەکو بڵێ تەزویرکردن و ئەمانیان لێ ئەنی زۆر باشێت بەڵێ ئەنجا بمبورە ئەگەر تاوای بکەم بەڵێ 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 تاو کەبرە فەرموو بەڵێ طبعا ئەمانە ئەم هەنگاوانە ئەگەر لە ئەرزی واقعیا جێبەجێ بکرێن بچێتە بواری جێبەجێکردنەوە طبعا ئەم هەنگاوانە خۆی پرۆسەیە کا درێژخایانە بە بەردەوامی ئیشی لەسەر بکرێت بچێتە بواری جێبەجێکردنەوە طبعا دەتوانین بڵێن ئەمە کاریگەریەکی باشە بێت تا ئەو ئامانجەی کە بانکی مرکزی ئەوێت بەهای دینار لە بەرامبەر دۆلارە نزیکاتەوە لە سعری سەرف بەڵام ئێمە بە ئەمە بزانین ئایا ئەتواندرێت بەهای دینار لە بەرامبەر دۆلارە هاوتەری بکاتەوە لەگە سعری سەرفی سابتی بانکی مرکزی من پێم وانیە بەڕاستی ئەشێت بۆ ئەو ئامانجە بێت کە هاوڵاتیان تا ئاستێک پێی ڕازی نەک ئەوەی کە بە تەواوەتی نزیک بێتەوە وەکو کە باسەکرێت 135 و 132 من قەنەعەتم وان نییە دینار بەو شێوەیە بەهێز بێتەوە بۆچی لەبەرەوەی هەر ئامانجی بانکی مرکزیەوەی ئەبێ کەلێنێ گاپێک لە نێوان سعری سەرف و لەگەڵ سعری متەداولی بازاڕەکانە هەبێت چونکە ئەم کەلێن و ئەم گاپە نەبێت ئەو کاتە ئیشکالێک بۆ حواڵەی خارجی دروستە بێت بەڕێزت وەکو کەسێکی بازرگان بۆ نمونە ئەگەر دۆلار لە بازاری ئازادە لە بازاری ڕەشا بە 135,000 دینار دەست بکەوێت ناچیت لە ڕێگای بانقەوە حواڵە بکەیت بۆ لەبەری بابیانەوەی کە تۆ ناو ناچێتەوە ناو مؤسسەی مالیەوە بە دوور ئەبی لە باج و تاکس و ئەمانە بۆیە ئەبێت ئەم کەلێنە ئەم گاپە هەر هەبێ نزیکەی 10,000 تا 15,000 دینارێک فەرق لە نێوان سعری سەرف و سعری بازاڕەکان هەبێت بەڵام ئامانجە سەرێکیەکە ئەوەیە کەلێنەکە زۆر نەبێت ئەوەی کە ئێستا هەیە نزیکەی 30,000 دینار فەرق کەلێنە گاپێکی گەورە هەیە بەڕاستی ئەبێ ئەم کەلێنە نەمێنێ نزیک بکرێتەوە بۆ ئامانجەی کە هەم هاوڵاتیانیش بڵێ مستەفید بنتیا و هەمیش بانکی مرکزی و هەموو بانکە بازرگانەکانیش بتوانن لە ڕێگای پرۆسی حواڵەکانی خەڵک بە ئەنجام بگەێنن بۆیە لە ئێسادا من پێم وایە ئامانجەکەی بانکی مرکزی ئەوەی و ئامانجی هەندێک بەلایەنە جێگیر بانکی فدرالی و حکوومەتی ناوەندی بانگەشە بە ئەوە دەکەن پێویستە لە 2024ەوە هەموو مامەڵەیەک لە عێراقدا پێویستە بە دیناری عێراقی بکرێت
پێت وایە ئەمە سەر بگرێت و بەسەرگرتنی ئەمە کاریگەری لەسەر بەرزبوونی بەهای دینار لە بەرامبەر دولار دەبێت یاننا؟ بەڵێ ئوستاز من پێم وایە ئەمەش پرۆسەیەکی درێژخایانە ئەگەر پێمان وابێت لە ماوەی مانگێ دوو مانگە کۆی بازارەکان کۆی هەموو ترانزاکشنە ناوخۆیەکان مامەڵە بازرگانی و دارایەکان هەمووی بکرێ بە دیناری عێراقی بەڕاستی ئەوە کاتی پێچێ ئەوە پێویستی بە ئیجراعاتی تونتەیەوە پێویستی بەڕێکاری زۆ تونتەیە هەم لایانی پەیوەندیدار و لایەنە ئەمنیەکان و وەزارەتی بازرگانی و ئەنجا بانکی مرکزی عێراقیش چونکە ئێمە واقعەکمان هەبووە هەر لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە لە پێش ڕوخانی ڕژێمی عێراقەوە بەهینە بەتایبەت هەرێمی لە کوردستان هەر لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1990ەوە واقعێکمان بۆ دروست بۆ وەکو کەڵچەرێکە کۆی مامەڵەکانمان لەگەڵ دۆلارە ڕاهاتووی مامەڵەکانمان هەر بە دۆلاری ئەمریکی بۆ بە ینی مبەرری ئەوەی کا دۆلاری ئەمریکی هێنا مامەڵەکردنی ئاسانترە خەبارەکەی کەمترە بەڕاستی لەبەر ئەوە تۆ فترەی زەمەنی زیاتر لە 30 ساڵە هەموو مامەڵەکانت ینی بەشێکی زۆری بە دۆلاری ئەمریکی بۆ ئێستا بتەوێت لە ماوەی مانگێکە تەحولاتێک بەم جۆرە کللتور و کەڵچەرەبێ بەڕاستی من پێم وایە کاتی پێچێ بەڵام دوجار ئەمەش کارێکی باشە هەر ئەبووە لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە دیناری عێراقی بکرێتە دینارێکی فەرمی چونکە بەڕاستی لە هەموو وڵاتێکە تۆگە پێناسەیەک بۆ دراوی هەر وڵاتی بکەی ئەڵێ لیگلی پیپر ئەکسپتد بای پەبلیک واتە دراوێکی یاسایی قانونیە لەلایەن حکومەتەوە دەرەکرێ و لەلایەن قوڵ دەکرێ و مامەڵەی پێوەکرێ بەڕاستی بەداخەوە لە عێراقا خەریکە وای لێ دیناری عێراقی ببێتە دراوی دووهەم کە نەئەبووە بێ بۆیە ئەم بڕیارە کە دەرکراوە بچێتە بواری جێبەجێکردنەوە هەنگاو بە هەنگاو ئیجابەتەکەی چییە؟ ئەو کاتە خوازە سەر دۆلاری ئەمریکی کەمەکاتەوە تەنها دوو فیئە یان دوو تایب لە هاوڵاتیان پێویستیان بە دۆلاری ئەمریکی ئەمەیە. زۆر سپاس بەڕێز جەبار گوران وتەبێژی بازاری ئاڵوگوڕی دراوی سلێمانی زۆر سپاس بۆ زانیاریەکانت بۆ وەڵامەکان سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوون.